پارتی ئازادی کوردستان ڕایگەیاند بنکەکانیان لە سنووری پردێ بردومان کراون. ژووری ئۆپراسیۆنەکانی کەرکووکیش دەڵێت هیچ هێزێکی کوردی بردومان نەکراوە. دوانیوەڕۆی ئەمڕۆ دەنگی تەقینەوەیەکی گەورە و دووکەڵێکی زۆر لە سنووری ناحیەی پردێ هەستی پێکرا و بینراوە. سەرچاوەیەکی ئەمنیش ڕایگەیاند گومان دەکرێت چەکدارانی داعش لە سنووری پردێ بردومان کرابن. سەرچاوەکە وتی فڕۆکەی هاوپەیمانان بنکە و مۆڵگەکانی چەکدارانی داعشی لە سنووری نێوان پردێ و قەزای دووبس بردومان کردو و بە دیاریکراوی ئەو شوێنەی بردومان کراوە گوندی قایەباشی بووە. لەوبارەیەوە حسێن یەزدان پەنا فەرماندەی گشتی پارتی ئازادی کوردستان بە میدیاکانی نزیک لە پارتی وتووە سێ موشەگە ڕاستی بنکەکانیان لە پردێ کراوە، بەڵام تا ئێستا زیانە گیانی و مادیەکان دیار نین. لە بەرامبەریشدا سەرچاوەیەک لە ژووری ئۆپراسیۆنەکانی کەرکووک ڕەتی کردووەتەوە بردومانی هیچ بنکەیەکی هێزە کوردەکان لە پردێ کرابێت. دەژڵێت هیچ بنکەیەکی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە نزیک پردێ بردومان نەکراوە، بەڵکو هێزەکانی هاوپەیمانان بردومانی بنکەکانی داعشیان کردووە لە سنووری نێوان قەزای دووبس و ناحیەی پردێ. ئەمڕۆ لە ناو بازاڕی سلێمانی کەسێک تەقەی لە کارمەندێکی هاتوچۆ کرد. بەڕێوەبەری پۆلیسی سلێمانیش دەڵێت تەقەکەرەکەیان دەستگیر کردووە. بە گوێرەی ئەو زانیاریانەی دەست شار پرێس کەوتون نیوەڕۆی ئەمڕۆ لە بەردەرکی سەرای شاری سلێمانی کاتێک کارمەندێکی هاتوچۆ بەهۆی سەرپێچیەکەوە ئۆتۆمبیلێک ڕادەگرێت، شۆفێرەکەی دادەبەزێت و دەستڕێژی گولە بەسەر کارمەندەکەی هاتوچۆدا دەکات. شارپرێزەوەشی زانیوە مەفرەزەیەکی پۆلیسی فریاکەوتن دەگەنە شوێنی ڕووداوکە و دەست بەجێ دۆخەکە کۆنتترۆل دەکەن و ئەو کەسەی تەقەکانی کردووە دەستگیر دەکەن. لەو بارەیەوە ئەمید ئاسۆشێختەها بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای سلێمانی ئاشکرای کرد ئەو کەسەی ئەمڕۆ لە ناو بازاڕی شاری سلێمانی تەقەی لە کارمەندێکی پۆلیسی هاتوچۆ کرد لەلایەن هێزەکانی پۆلیسی پارێزگای سلێمانیەوە دەستگیر کراوە و ئێستا دەست بەسەرە. دۆخی کەرکووک بەرەو ئاسایی بوونەوە دەڕواتەوە. میوارەیەش نوێنەرانی شارەکە لە پەرلەمانی عێراق لەگەڵ سەرۆک وەزیران کۆ دەبنەوە. دوای ئەوەی دوێنێ بەهۆی خۆپیشاندان و داخستنی ڕێگای کەرکووک هەولێر گرژی و ئاڵۆزی کەوتە نێوان کورد و عەرەبەکانی شارەکەەوە ئاڵای عێراق لەسەر پەیکەری پێشمەرگە داگیرا و لێکرایە. بەهۆی تەقەی هێزە ئەمنیەکانیشەوە 4 کەس شەهید بوون و 16 کەسی تریش بریندار بوون. هێزە ئەمنیەکان دەیان گەنجی کوردیان دەستگیر کردووە و هێشتا ئازاد نەکراوە. دواتر بۆ ڕێگریکردن لە تەشەنەسەندنی زیاتری ئاڵۆزیەکان قەدەغی هاتوچۆ ڕاگەێنرا و ئەمڕۆژ هەڵگیرا. بڕیاری شایوارەی ئەمڕۆ محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق لەگەڵ پەرلەمانتارانی نوێنەری کەرکووک کۆ بێتەوە. ئەوەش لە کاتێکدا یەکێتی و پارتی یەکتر بە هۆکاری ئاڵۆزیەکان تۆمەتبار دەکات. بەو پێی هەر لە سەرەتاوە خۆپیشاندانی لایەنگرانی حەشتی شعبی و بەشێک لە عەرەبەکان لە دژی گەڕانەوەی پارتی بوون بۆ ناو ئەو بارەگایانەی کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە هێزە عێراقیەکان دەستیان بەسەرداگرت. لە ڕۆژاوای کوردستان شەڕ بەردەوامە. گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا هێرشیان بۆ سەرگوندەکانی تەلتەمر دەست پێکردەوە. بە گوێرەی ئەو زانیاریانەی لە سەرچاوەیەکی باڵای هەسەدەوە بە پایامنەری شارپرێس لە ڕۆژاوای کوردستان دراوە لە بەیانی ئەمڕۆوە گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا لە ڕێگەی وشکانیەوە هێرشیان بۆ سەرگوندەکانی گۆزێلی، تەلتەویل، تەویلە و خەمیس لە سنووری تەلتەمر دەست پێکردووە. بەوتەی سەرچاوەکەی هەسەدە شەڕڤانانی هەسەدە وەڵامێکی قورسی و پەلامارانەیان داوەتەوە و تا ئێستا شەڕی قورس لەو گوندانە بەردەوامە. قەزای تەلتەمر سەر بە پارێزگای حەسەکەیە و دەکەوێتە ڕۆژاوای شارەکەەوە لە کاتێکدا گروپەکانی سەر بە ئێران و ڕژێمی سووریا لە دێرەزور هێرش دەکەنە سەر هێزەکانی هەسەدا. لە چەند ڕۆژی ڕابردووشدا گروپەکانی سەر بە تورکیا لە منبەج و تەلتەمرەوە هێرشیان لە دژی هێزەکانی هەسەدا دەست پێ کردووە.